I called the king. I like the king. I said, King. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جارێکی تر پەردەی لەسەر و زانیاریە هەڵدایەوە کە لە پەیوەندیە تەلەفۆنی نوێیەکەی لەگەڵ شاه سەلمانی کوڕی عەبدولعەزیز پادشای عەربستانی سەعودی ئەنجامی داوە کە حکوومەتی ڕیاض لە بەرامبەری پاراستنی لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە باج دەداتە وڵاتە. هەر بۆیە بۆ جارێکی تریش ترامپەوەی ڕەت کردەوە کە پەیوەندی لەگەڵ سەعودیەدا بپچڕێ کە ماوەیەکە لە ناوەندەکانی یاسادانان و سیاسەتیە وڵاتەدا داوا دەکرێت. ترامپ لە کۆبوونەوەیکی ویلایەتی ویسکۆنسن لە خۆرەڵاتی ئەمریکا باسی پەیوەندیەکەی کرد لەگەڵ شاه سەلمان کە پێی وتووە ئەی پاشا، ئێمە زۆرمان لە پێناوی بەرگری لە تۆدا خرج کردووە، تۆ خاوەنی سامانێکی زۆری. لەو کاتەدا شای سەعودیە دەڵێت بەڵام تۆ بۆچی پەیوەندیم پێوە دەکەی؟ هیچ کەسێ پێشتر پەیوەندیەکی لەم شێوەی پێوە نەکردوم. ترامپ لە وەڵامدا پێی دەڵێ ئاخرەوانەی پێش من گەمژە بوون. And he said, but why would you be calling me? Nobody's ever made such a call before. I said, that's because they were stupid. درێژەی قسەکانیدا سەرۆکی ئەمریکا ئەڵێت سووریا دەوڵەتێکی زۆر دەوڵەمەندە، ئێمە بەرگری لێەکەین، هەڵدەستین با یارمەتیدانی، بەڵام ئەو وڵاتە جگە لە دراو شتێکی تری نییە، ئەوان شتی زۆر لە ئێمە کڕن. هەندێک کەس داوای پچڕینی پەیوەندی و گەماڕۆیە وڵاتە ئەکەن لە کاتێکدا سەعودیە بایی 450 میلیارد دۆلار کاڵای لێکڕێوین. من نامەوێت ئەوە لەدەست بدەم. I love Saudi Arabia. ساڵی ڕابردوو ترامپ سێجار لە کۆبوونەوە جەماوریەکانی داوردەکاری پەیوەندیە تەلەفۆنیەکانی لەگەڵ شای سەعودیە بۆ جەماوەر باس کردووە کە باسی ئەوەی دەکرد لە بەرامبەر پاراستنی سوودیەدا دەبێ وڵاتە باجی زیاتر بداتە ویلایەتە یەکگرتووەکان. ڕۆژی شەمە 29 ئەیلولی ساڵی ڕابردوو لە کۆبوونەوەی ویلایەتی ڤێرجینیا بە درێژی باسی پەیوەندیە تەلەفۆنیەکەی لەگەڵ شاه سەلماندا کرد ڕایگەیان لەوانەیە تۆ نەتوانی پارێزگاری لە ئەفرۆکا تایبەتیەکەت بکەیت چونکە سەعودیە هێرشیەکرێتە سەر، بەڵام لەگەڵەوەدا ئێوە لە ئاسایشی تەواودان، بەڵام ئێمە لە بەرامبەری ئەو پاراستنەدا هیچمان دەست ناکەوێ. لە کۆبوونەوەی کەمپینێکی تری هەڵبژاردندا لە ویلایەتی میسیسیپی لە ڕۆژی سێشەممە 2 تشرینی یەکەمی ڕابردوو جارێکی تر ڕایگەیاندەوە کە و هۆشداری داوەتە شای عەربستانی سەعودی کە بەبێ پشتیوانی سوپای ئەمریکا ناتوانێت 2 هەفتە لە دەسەڵاتدا بمێنێتەوە. We're protecting you. You might not be there for 2 weeks without us. You have to pay for your military. ئەم لێدوانە نوێی ترامپ لە کاتێکدایە کە ڕەخنەی توند لە دژی سیاسەتەکانی سەعودیە لەسەر جەنگی یەمەن و کوشتنی خاشقچی و گرتن و وەشکەنجەدانی چالاکە سیاسی و کۆمەڵایەتیەکان لە نێو کۆنگرێسی ئەمریکادا پەرەیسەندووە. ئەو ڕەخنانەش کە و بڕیارانەی یاسادانەرانی هەردوو ئەنجومەنی نوێنەران و پیرانی لێکەوتەوە کە داوای بڕینی پشتیوانی سەربازی دارەی ترامپەکەن لە هاوپەیمانی سەعودی ئیماراتی لە جەنگی یەمەن، هەروەها ئەو بڕیارەش کە جێنشینی شای سەعودیە بە بەرپرسی کوشتنی جەمال خاشقچی لە قەڵەمەدات بەوەی بڕیاری داوە بە تیمی کوشتنەکە لە ناو کۆنسوڵگەری سەعودیە لە ئەستەمبولدا بەو کارە هەڵبستن. سەرۆکی ئەمریکا بە زمانی بازرگانی لەگەڵ شای سەعودیا قسەکات نەک بە زمانی دیبلۆماسی، واتە زمانی فرۆشیار لەگەڵ کڕیار، تەنانەت بەر لەوەی بچێتە کۆشتی سپیەوە عەربستانی سەعودی بە مانگای شیردەری چواندبوو کە تا شیری هەبێت دەیدۆشن و ئەگەر شیری نەما سەری دەبڕن. With Secretary Stoltenberg. ترامپ بە زمانی بازرگانی لەگەڵ هاوپەیمانەکانی ناتۆشدا قسەکات کە بوجێیان زیاد بکەن و باری سەرشانی ئەمریکا سووک بکەن، بەڵام ئەوەی کە لە باسکردنی وردەکاری پەیوەندیە تەلەفۆنیەکانی لەگەڵ شاه سەلمان باسیەکات پێگەی سەعودیە و وڵاتێکی گرنگی ناوچەکە دەخاتە ژێر پرسیار و ڕێ ڕاستەقینەی پاشکۆیەتی بڕیاری سیاسی وڵاتە بۆ ئەمریکا باشتر ڕوون دەکاتەوە. هەروەها پێشتریش بن سەلمان لەگەڵ میدیای ئەمریکادا و ڕاستی باس کردبوو کە هەر یارمەتیەکیان بە گروپە توندڕە و تیرۆریستەکان پێشکەش کردبێت بە فەرمانی دەستگای هەواڵگری ئەمریکا CIA بووە.